بێگومان گرنگیەکەی هەر حسابی لەبۆ ناکرێت. هەڵەبجە ئەمە حسابێکی دیکە وەکو کورد بۆ هەڵەبجە دەکرێت. ئەمە چەندین ساڵە هەر لەو ڕۆژێکە هەڵەبجە شەهید کرا ئەوەی کە ئەو ڕووداوە مەزن و تراژیدایی بەسەرداهات. ئەمە لە فیلمەکان، لە بابەتەکان، لە شارەکانمان، لە کۆڕ و مەجلیسانمان، لە نێو هەواڵەکانمان هەموو بابەتەکان هەڵەبجە ترۆپ و لە کاپشنە هەرە گرنگەکان و لە سەرەوەی دیێڕەکان هەمیشە هاتووە. کاتی ئەوە بەستە ئیدی وەک چۆن لە کوردەواری خۆمان دەڵێن نان و پیاز، نان و ئاو بە هەڵەبجە بخۆین فعلەن بەکردەیی کاری بۆ بکرێت. هەڵەبجە ئەسڵەن پێویستە نەک هەرواجبێکە لەسەر عراق بە شێوەیەکی گشتیەوە لە ئەستۆی عراقە لەبەرەوەی بەڕاستی ئەو هەڵەبجەی لە ئێمە شەهید کرد. ئێستا باشترین سارێش بۆ هەڵەبجە ئەوەیە کە بە پارێزگا بناسرێت سەرڕای ئەوەش لە ترۆپ دابدرێت، لە هەرە سەرەوە دابدرێت، ڕێزی بۆ ڕێزی لێ بژیرێت. ڕێزگرتنیش تەنیا ئەوە نییە بکرێت بە پارێزگا تەواو بڵێ وەڵا بوو پارێزگایەک و خلاص. ئەمە واجبێکە لەسەریان و واجبی دووەمیش ئەوەیە کە هەموو ئەو قوربانی و ئازارانەی کە بەرامبەر دەرحەق بە هەڵەبجە کراوە دەبێت جارێکی دیکە قەرەبوو بکرێنەوە بە زیادەوەش هێشتان هەڵەبجە کەمیان هێناوە لە ئاستیدا. ئیدی پێم وایە ئەگەر زیاتر لەبارەی هەڵەبجە بڵێم منیش زێدە ڕۆیم کردو چونکە هەڵەبجە دەبێت بەکردەیی کاری بۆ بکرێت.